خاوەنی دەیان پیشانگای تایبەت و هاوبەشە لە ئەوروپا و لە کوردستان. بەشداری چەندین چالاکی شارستانی هونەری کردووە. چەند ساڵە لە لەندەن دەژی، بەڵام بە خەمێکی گەورەوە لەگەڵ هاوڕێکانیدا سەرقاڵی نووسینەوەی جوانیەکانی شاری هەڵەبجەن بە تابلۆ و مێژووی شارستانی و فەرهەنگی و ئەدەبی هەڵەبجە لە گوڵدانێکدا کە گوڵدانێکی فەرهەنگیە بە ئینگلیزی بڵاو دەکرێتەوە. هونەرمەند مەریوان جەلال میوانی زایڵەیە. مەریوان جەلال بەخێربێی بۆ بەرنامەی زایڵەی دەنگی ئەمریکا هەربژین. زۆر سپاس کاگاسۆجان، چاومان ڕوون، زۆر سپاس بۆ ئەم دیدارە. زۆر سپاس دەکەم. هەڵبەت کاک مەریوان کە گۆڤارەکەم بینی گۆڤاری هەڵەبجە یان گەڕانەوە بۆ ڕۆژە زێڕینەکانی هەڵەبجە، هەڵبەت سەرسام بووم بۆی کە ئێوە توانیتانە بگەڕێنەوە بۆ ئەدەب و شارستانیەت و هونەری هەڵەبجە بەر لە کیمیاباران و هاوکات باسکردنی ئەو دیوە شارستانیە بە زمانی ئینگلیزی. ئەمە چەند کاریگەری هەبووە لە ئەوروپا بە تایبەتی لە بەریتانیا هاوکات چەند کاریگەریشی ئەبێ لەسەر دروستکردنی پەیوەندیکی جوان لە نێوان هەڵەبجە و ئەوروپایە یان هەڵەبجە و بەریتانیایە. بەڵێ، سەرەتا سواستانەکەم بۆ ئەو پێشەجێ جوانە. بەڕاستی ئەو گۆڤارە کە سەرەتا وەکو بیرکردنەوە لە پێشانگایەک بوو کە زۆر لەمە گەورەتر و زۆر با بڵین کاری فۆتۆگراف و هونەرمەندان و ئیشە شتە دۆکمنتەرەکانی تیا نمایش دەکرا، بەڵام بەهۆی ئەم بارودۆخەی کۆرۆناوە هەموو شتێک وەستا و نەمانتوانی درێژە بەو کچالاکیە بدەین. بەڵام ڕۆژانە کە میتی نەکرا و باسمان لە بابەتەکانە کرد، ئەوەی جێگای خۆشحاڵیە بیرۆکەیم کارە ئەم گۆڤارە لەلایەن بەڕێز دڵەخان دڵەمورات هاتە پێشەوە. بیرۆکەی با بڵین پێشانگاکە بچووکرایە لەم گۆڤارەکە یەک ژمارەیە، تەنها وەکو با بڵین یەک ژمارەی دانسقا ئەمێنێتەوە. دڵەخان وەکو سەرپەرشتیاری هەموو ڕێکخراوی گوڵان و وەکو دایرەکتەر و وەکو بیرۆکە ئەو سەرپەرشتیاری ئیشەکەیە کرد. ریچارد وڵتن ئەو ریچارد کوێرەیتەی با بڵین پێشانگاکە بوو، بەڵام بۆ ئەمە دیزاینەر و کوێرەیتەی با بڵین ئەم گۆڤارەیە. و هەروەها سارا بێنجۆ ئەویش کە مانەجەری ڕێکخراوی گوڵانە. ئەوەی کە زۆر گرنگە لێرە بەڕاستی ئێمە ویسمان شتێ پیشان بین لە هەڵەبجەیە کە بوونە کە زۆر کەس لە نەوەی تازەش با بڵین لە بەردەمیان نەماوە، ئەویش بیرخستنەوەی ئەو ڕۆژە زێڕینانەی هەڵەبجێ. بەڕاستی ئەرکی زۆری ویست، خۆ دەزانی هەڵەبجە لە کارەسات دوای کارەسات بەسەریا هاتووە و زۆربەی ئەو ئارشیفە دەوڵەمەنەی کە هەی بووە هەمووی لە ناو چۆ و نەماون. بەڵام خۆشبەختانە کۆمەڵێک لەو فۆتۆ و با بڵین ئەو بەسەراتانە لە ڕێگای کەسانی کە خۆیان ئێسانی شەجێ هەڵەبجەن و یاخود لە دەرەوەن یا لە با بڵین لە دنیا بڵاو بنێتەوە، توانیمان ئەو پەیوەندیانە دروستکەینەوە و کۆمەڵێک چیرۆک و کۆمەڵێک بەسەرهات و کۆمەڵێک زانیاری تازە بخینە ناو ئەو گۆڤارەوە کە بەڕاستی کارێکی زۆری نزیکەی ساڵ زیاتر ئێمە ئیشمان لەسەر ئەم ئیشە کردووە، هەروە بە ئاسانی نەهاتوتە بەردەم. ئەوەی کە زۆر جێگای خۆشحاڵیە سەرەتا بیرکرایەوە کە وەکو ئۆنلاین بێت، یعنی بە شێوەیەکی PDF لەسەر ئۆنلاین، بەڵام ڕێکخراوی گوڵان وتی ئێمە توانیت خۆیان چەند نسخەیەک وەکو کۆپی لە بەردەستی خەڵکا بێت. ئەوەش کە بەڕاستی جێگای خۆی گرت، کۆمەڵێکی زۆرمان ناردەوە بۆ کوردستان، هەرچەند زۆر کەس داوایەوەیە کرد بۆ بە کوردی نیە، بەڵام پەیامەکەی ئێمە بەڕاستی لێرەیە گەیاندنی ڕۆژە زێڕینەکانی هەڵەبجێ بە خەڵکی ئەوروپا. ئێمە هەڵەبجە بناسێنین کە هەڵەبجە چۆن بووە، کە شانۆ، شێوەکار، سینەما،
ئەدەب کە شاری شاعیرانە بەڕاستی ئەمانە بگەینە خەڵکێک کە ئەمڕۆ لە دنیاە هەڵەبجەی بەس بە چینیاباران ناسیوە بەڵام ئێمە دەم دەرگایەوە و لە دەرگای پێشانگاکەشەوە ئەگەر ئەم بار و زروفە یارمەتیمان بات بەڕاستی لە ساڵی ئایندە ئێمە خۆ ئامادەکەین بۆ ئەوەی کە پێشانگاکەش بکەینەوە پێشانگایە کە پڕ بێت لەم شتانە و بتوانین کۆمەڵێک دۆکومنتاری و ئەگەر هەر وەگەڵێم کە ئەم بار و زروفە نازانین چی بەسەریە بەڕاستی بەڵام خۆشە ئەگەر کۆمەڵێک دیدار و گفتوگۆ لەگەڵ خەڵکانی هەڵەبجە خۆیان بکرێت و لێرە جارێک تر لە پێشانگاکانی مایش بێتەوە. بەڵێ کاک مەریوان هەڵبەت سەرباری هەوو گوڵدان و گوڵبژێرەی ڕۆژە زێڕینەکانی هەڵەبجە بەڵام ئێوە وەک هونەرمەندێکی شێوەکار و وەک کەسێک کە چەندین ساڵە لە بواری هونەریا کارەکەن و چەندین پیشانگای تایبەت و هاوکات هاوبەشتان هەبووە هەم لە کوردستان و زیاتریش لە ئەوروپا بە تایبەتی لە بەریتانیا پێم خۆشە باسیەوە بکەی تا چەند سەختە پیشانگاکردنەوە یان هاوبەشیکردن لە پیشانگایە لە ئەوروپا بە تایبەتی لە بەریتانیا و تا چەند جێ خۆشحاڵیشە کە بتوانیت پەیوەندیشی فەرهەنگی و شارستانی و هونەری دروستکەی لە نێوان هونەری کوردی و لەگەڵ هونەرمەندان و هونەری ئەوروپایە. بەڵێ بەڕاستی سەرەتا کە من پێم نایە ئەوروپا و بە تایبەتی شاری لەندەن بۆ من زۆر گران بوو کە چۆن جارێکتر ئەو پەیوەندیانە دروستکەمەوە بەڵام خۆشبەختانە بەڕاستی توانیم باڵین هەل لە هەنگاوی یەکەمەوە لە دوای 8 مانگ بتوانم بەشداری بکەم لە پێشانگایەکی 35 هونەرمەندی لەو ناوچەوەی کە تیاژیان لە تاون هۆڵەکەی ئەمە دەرگایەکی زۆر سەرەکی بوو بۆ من کە توانیم بەڕاستی لەبێەوە بێ لەوەی کە لە تاون هۆڵەکە ئێمە 3 ساڵ لەسەرێک بەشداریم کرد لەبێشەوە پەیوەندیەکانی کەم دروستکەمەوە ئەمە زۆر گرنگ بوو بۆ من بەڵام هەر بۆ گوتم ئاسان نییە چونکە بەڕاستی سەرەتا پێویستن بە زمانێکی زۆر باشە و کە تۆتوانی ئەو پەیوەندیانە دروستکەی بەڵام هونەر ئەوەی زۆر گرنگە کە تۆ زۆر جار زمان نابێتە بربەستێکی گەورە لە کارکردنت خۆشبەختانە دوای چەند مانگێک کۆرسم وەرگرت کۆرسێکی باشم وەرگرت دوای ئەوە کۆرسەکەم لەسەر بابلین دیزاین بوو دوای کۆرسێکم وەرگرت لە سیرامیک چونکە خۆم زۆرم حەز لەوە بوو کە بچمەوە ئەو مەجالە هەتا چوومە زانکۆ لە زانکۆ سیرامیکم خوێن بۆ ماوەی 3 ساڵ لە دوای ئەوەش بە ماوەیەکی کەم لە دوای ساڵێک ماستەرەکەم دەست پێ کرد ئەویشان لەسەر پرنتمیکین بوو واتە ئیشی چاپەگەری بەڵام دیارە بە شێوەیەکی تر کە زیاتر چێتە ناو هونەری ڤیژوەڵ ئارتەوە هونەری بینی ئەمانە زۆر یعنی هەموو یەکێک لەم هەنگاوانە بەڕاستی بوونەتە هاوکاری و پاڵپشتێ بۆ من کە لەو ڕێگایانەوە بتوانم بەڕاستی دەرگاکان لەسەر خۆم بکەمەوە بە تایبەتی چۆن بتوانم من کارەکانم نمایش بکەم لە پێشانگاکانی ئێرەدا ئەوەی کە زۆر با بڵین توانیم کە بەو زەمانەی کە لە بیدایەتەوە زەمانێکی کورد بوو توانیم لە کۆمەڵێک پێشانگای ئێرە بەشداری بکەم بۆ پێشانگای تایبەتی خۆم بکەمەوە هەڵبەت ئیتر لەو ڕێگانەوە خۆ دەزانی پەیوەندیەکان دروزە بێ و خەڵکان شتی کەوپشانەیە و ئەتوانی پەیوەندیەکان زیاتر بکەوە. کاک مەریوان شتێکی لا وروژانم بەلامەوە هەمیشە جێی پرسیار بووە هونەرمەندی کورد زۆرن لە ئەوروپا بە تایبەتی لە بواری پەیکەرسازی لە بواری سیرامیکە لە بواری وێنەکێشان بەگشتی هونەرمەندی زۆر باشمان هەیە لە ئەوروپا بە تایبەتی بەڵام بۆ نەتوانراوە لە نێوان هونەرمەندان خۆیانە تۆڕێکی پەیوەندی دروست بکرێ یان ناوەندێک یان ڕێکخراوێک یان لۆبیەکی هونەری شارستانی دروست کرێ لە نێوان زۆرێک لە هونەرمەندانێکی ئێساکە لە ئەوروپان بە تایبەتی زۆر بەشیان جێ دەستیان دیارە لە وڵاتانی ئەوروپا و شتی زۆر باشیان کردووە مەبەستەوەیەک و ڕێکخراوێک یاخود گروپێک بەڵێ گروپێک یان ڕێکخراوێک یان لۆبیەک یان شتێکی لەو جۆرە دروست نەکراوە تا ئێستا بەڕاستی ئەو هەوڵانە هەمووی هەیە لێرە یعنی هەڵبەت پێش من کۆمەڵێک کەسانی کە هونەرمەندانی تر بەڕاستی هەوڵی زۆر جدیان ناوە کە جێگادەستیان دیارە و توانیانە
کاری بە کۆمەڵ بکەن پێشانگای تایبەتی بکەنەوە پێشانگای بە گروپ بۆ هونەرمەندان بکەنەوە حتا یەکێ لەوانەی کە جێگای دەستخۆشیە ینی زۆربەی کارەکانیان لە کوردستان و هێناوە ئەمانە هەمووی کراون بەڕاستی بەڵام ئەو پرسیارەی تۆ کە داوا ئەکرێ وەکو یعنی ڕێکخراوێکی ستاندارد هەبێ لە کە بتوانین ئێمە هەموو هونەرمەندانی با نەڵێین هەموو جیهان بەڵام ئەتوانین ئەوروپا کۆکەینەوە چکە بەڕاستی لێرە پەیوەندیەکان ئاسانترە و ئەتوانی تۆنێتۆ شتەکان بگەینتە دەستێک بەڕاستی هەر وەک وتم ئەو هەوڵانە زۆرن بەڵام ئەمە ئاسان نییە لەبەرەوەی تۆ شوێنومەکانت دەبێت بەڕاستی هەرچەند هونەری شەوەکاری تا ڕادەیەکی باش ئەو هەلەیتایە کە تۆ توانی خۆت بە تاقتەنیا ئیشکەی وەکو کاری مۆسیقا و شان و ئەوانە نییە کە ئیشی گروپە و زۆر زەحمەت ئەتوان کۆبنەوە بەڵام لە شێوەکاریە تۆ توانیت ئەم هەنگاوانە بنیت بەڕاستی ئێستا لەم کاتێک کە ئێستا باسیەکەی گروپێکی زۆر باش لە ئەڵمانیا دروست بن ناویان ڕەنگ ئارتە کە توانیان لە زیاد لە 50 هونەرمەند کۆکەنەوە کۆمەڵی برادەری زۆر باش کاکتاها و کاگاری ئەوان سەرپەرشتیەکەن من لێرە پار ئەم کاتانە پێشەنگایەکمان کردەوە بۆ 18 هونەرمەند ئەمە جێگای دەستخۆشی بوو بەڕاستی 18 هونەرمەندی کورد لەگەڵ دوو ئینگلیزمان لەگەڵا بوو یەکیان ریچارد وڵتن کە خۆی کوێرەیتە بوو هەم بەشدار بوو و لەگەڵ پێرس ئەو دوانە ئینگلیز بوون باقی هونەرمەندەکان لە کوردستان لە کەنەدا لە ئوسترالیا لە ئەڵمانیا چویکە بەڕاستی لە بەریتانیا ئەمە لە دانیمارک کاگنیاز زۆریان کارەکانیان بۆ ناردین پێشەنگایەکی تا بڵێ هەمە جۆر بوو لە کاری ڤیدیۆ و سیرامیک و لە کاری با بڵێین خۆم بە سیرامیک بەشداریم کرده بوو بەڵێ کۆمەڵێک کاری کاکێ منشی تیا بوو کە کۆمەڵێک کاری لە کاتی شەڕی داعشە لەو کاتانەی کە مووسڵ ڕزگارێ بێت لەو کاتانە دەرسی کرد بە کۆمەڵ پێشانگاکە زۆر گرنگ بوو پێشتر چەند تەجربەیەکی وا هەبوو بەڵام کەمتر هونەرمەندی کوردی تیا بوو بەڕاستی من یا چەند برادەرێکی کە بەشداریمانە کرد هەوڵەکان زۆرن بەڵام بەڕاستی شوێنی ئەوێت پارەیەکی باشێوێت ئەبێت تۆ دایمە بودجەیەکە هەبێت کە تۆ بتوانی هاوکاری ئەم ئیشانە بۆ بەردەوام بێ بەڵێ بە دڵنیاییەوە دوایین پرسیار کاک مەریوان تا چەند ئەم ڕاوەکاریە و باسکردنەی کۆتایی دەمەی لاوروژانن تا چەند جێی ئەوەیە کە ئەنجام بدرێت کاریشی لەو جۆرە لە نێوان هونەرمەندانی کورد لە کوردستان و لە پارچەکانی دیکەی کوردستان هەم لە هەرێمی کوردستان و دواتر لە ئەوروپا و کەنەدا و ئەمریکا و ئەو وڵاتانەیە کە کاری هەماهەنگی بکرێت لە نێوان هونەرمەندانی کورد لە هەر شوێنێک بن لەگەڵ هونەرمەندانی ئەوروپایە تا چەند ئەوە یان بەجیا یان بە هاوبەشی لەگەڵ هونەرمەندانی ئەوروپایە هەر بە هەمان شێوە بەڕاستی ئەکرێت یعنی شتێک نییە بڵێ لە بەتایبەتی لەمڕۆ کە ئەتوانم بڵێم ئەوانەی کە لە ئەوروپان زۆر ئاسان دەستمان نەگاتە یەکتری ئەتوانی ئیشەکان بنێرینە لای یەکتری ئەمانە کارێک نین کە بڵێن قورس بن بەقەدەر ئەوەی کە تۆ پێویستە بەوەیە چی نمایشەکەی یاخود لە چۆ نمایشەکەی بەڕاستی من خۆشبەختانە ئەم گەلەری کە ئەم لە ڤیدۆکانە دیارە من چەند جارێک پێشانگام تیا کردوتەوە خۆم بۆکو بەڕێوبەری گەلەرێکە ئەناسم بەڕاستی تا ئێستا من لەو شوێنەیە 5 جار پێشانگام کردوتەوە بۆ هەچ پێشانگایکیش کە کرابێتەوە ئاگاداریان کردومەتەوە هەوڵیان ناوە کە شتێکی کوردی بکەین ئەوە بوو کە خۆشبەختانە باسم کرد پات ئەو پێشانگایمان تیا کردە و سەرکەوتنێکی زۆر گەورەی بەدەستێنە بەڵام بۆشتی ئایندا بەڕاستی بەرنامە زۆرە من لەگەڵ گروپی ڕەنگات پێش ئەم مەسەلەی کۆرۆنایە مینێکمان کرد کۆبنەوەکمان کرد کە قسەمان کرد لەسەرەوەی چۆن بتوانین ئێمە پێشانگایەکی هاوبەش بکەین
و هەروەها لەگەڵ گەلەری زامۆ لەگەڵ کاگڵشاد و ئەو گروپی کە لەوێ ئیژەکەن کە خۆشبەختانە پار با بڵین پێش کۆرۆنا پێشەنگایەکیاننا بۆ لەندەن لێرە نمایشیان کرد ئەمە بیرۆکێکی زۆر باشیینێ کە بتوانین ئێمە هونەرمەندانی کوردستانی جاری تر بانگێش بکەینەوە بۆ ئێرە بەڵام ئیتر ئەمە کارێکی هەمانگیە بەڕاستی لەوانێ بودجەیەکی زەبەلاحی بوێ کە تۆ بتوانیت ئیش لەسەر ئەوە بکەی بە تایبەتی هونەرمەند بێنی بۆ ئێرە چونکە چانسێکی زۆر باشە جاری تۆ بێلەوەی کە پێشەنگا کاکاتەوە کۆمەڵێک کاری هونەری تازە و گەلەری و مۆزەخانەکانە بینێ ئەم هەنگاوانە هەن لەگەڵ زامۆ گەلەری زامۆ لەگەڵ ڕەنگ ئات کاگوەلید ئەو زیاتر سەرپەرشتی شەکانەکات لەگەڵ کاکتەها بەڕاستی من چۆنەڵێ توانیومە پەیوەندێکی زۆر باش دروستکەم لەگەڵ ئەو هونەرمەندانە و خۆشبەختانەش هەمومان بەیەکەوە با بڵین هەنگین لەسەرەوەی کە شتێ بکەین بەڵام دیارەیتر بەزروفەش ئەبێ بەرەو چابوون بڕوا بۆی بتوانین شتەکان بین نەوشی شوێنی خۆی بتوانین ئیشی تیا بکەین بڵێ بە دڵنیاییەوە هیواخوازین ئەم بارودۆخە بەرەو باشتر بڕوا و هۆڵەکانی هونەر و هۆڵی سینەما و هۆڵی فیستیڤالەکان و هۆڵی کۆنسرت و مۆسیقاکان بکرێتەوە بەڕاستی زۆر زۆر کاریگەریی زۆر خراپیە لەسەر با بڵین چ دەرونی و چ با بڵین کۆمەڵایەتی یعنی تۆ دوورکەوتی تۆ لا هەموو شتێک بەڕاستی کە پێشەنگایەکە کرێتەوە لێرە بەپەلە ئەچم بەڵام بەداخەوە ئەبێت تۆ دەمەبەست بێت و ئەوەنی زۆر جار ئەگە بتەوێت یەکێک بناسیت ئەبێ پێی بڵێ بێ زەحمە ماسکەکە و لابە بۆی بتوانم جارێکە بووناسمەوە زۆر با بڵین کاریگەری زۆرە بەڵام بە ئیتر هیوا خوازین بەڕاستی ئەمە بتوانین هەنگاوەکانمان بەردەوام بکەین ئەوەی کە زۆر خۆشحاڵیشە ئێمە توانین لەسەر با بڵین ئۆنلاین لەوێەوە درێژە بە گوتۆگان تان بین بۆ ئەوەی کە بتوانین شتێکمان لەبەردەستدا بێت بۆ ئاکە چاک بوو ئێمە حازرین و ئەتوانین دەست پێ بکەین بە دڵنیاییەوە زۆر سپاس کاک مەریوان بۆ کاتی پێبەخشین بۆ زایەڵە هەربژین زۆر سپاس بۆ ئێوە زۆر سپاس بۆم دیارە جوانە هیوای کاتێکی خۆش و ڕۆژێکی خۆشتان بۆ خوازم زۆر سپاس دەکەم هەرباز بۆ ئێوەش کاتێکی خۆش